كأن هر تشتي هيسكني جبو جانك آزاد و وكب جبو پاشروجك برومت جبو جلان را آزادی آرمان جامعه لولاتکی آزاد بیازی کرنا او جلانه إيرا راديو دنجي جلا سڵاوتان لەبێ ئەم کاتتان باش پارێزان هەواڵەکانم کاتژمێرەتان پێشکەشەکەین. پارێزەرانی ڕێبەر عەبدوڵڵا جەلان کە ماوەی 35 مانگە ناتوانن زانیاری لەو بارەوە وەربگرن داواکاریان پێشکەش کرد. هەرێک لە ڕێزان ڕازیە ببورن، هەرێک لە ڕازیە ئوسورێک ڕێزان ساریجا مەزلومتینج فاق ئوزگور ئەرۆڵ پارێزەرانی نووسینگی یاسایی سەدا بووی بتوانن دیدار لەگەڵ ڕێبەر جەلان ئۆمەر خەیری کۆلار حەملە یڵدرم و سەکتاش ئەنجامدا سەردانی هەرێک لە داواکاری گشتی کۆماری بۆرسا بەرەبراتی زیندانی ئیمرالیان کرد. پەیوەندی ڕێبەر جەلان لەگەڵ ژیانی دەرەوە تاڵی پچراوە هیچ وەڵامێکی داواکاری بۆ دیدار ناکرێت. هەندێک جاریش دوای چەند مانگێک بە پارێزەران دەڵێن کە سزای دیسپلینێت. مافی دیدار لەگە پارێزەران و خانەوادە ڕێبەر جەلان سێ زیندانی دیکە بە بیانووی سزای دیسپلین ڕێگری لێ دەکرێت لە نێوان ساڵانی 2021 بۆ 2023 لە هەر سێ مانگێکدا لایەنەکان 5 سزای دیسپلین بەسەر ڕێبەر جەلان و زیندانانی دیکە سەپێنراوە، چاپێکەوتنیان ڕێگری لێکراوە. سەرڕای هەموو سەردانوتانەکان هۆکاری سزای دیسپلینەکان و ژمارە دەسەکان لەگەڵ زیندانیانە تاوکێ سەباس ناکرێت. لە کۆربەندی کۆمەڵایەتی گیاندا کە لە کاتمادۆی پایتەختی نیپال بەڕێوەچوو داوای ئازادی جوسێ ڕێبەر عەبدوڵڵا جەلان کرا. بەشی ئاسایشی کۆربەندی کۆمەڵایەتی گیانی ئەمساڵ لە نێوان 15 تاوەکو 19 ئەم مانگە لە پایتەختی نیپال بەڕێوەچوو لە کۆربەندەکەدا بابەتەکانی ئابووری نایەکسانی کێشەکانی کەشوهەوا مافیکرێکاران کۆچبەری جیاکاری چینایەتی نایەکسانی ڕێگەزی ئاشتی و گەشەپێدانی بەردەوام تاوتێکراون لەو کۆربەندەدا کە لە کات مادۆی پایتەخت بەڕێوەچوو نزیکەی 40,000 کەس لە 1800 ببورن لە 1970 ڕێکخراوی جاجای 91 وڵاتەوە کە زۆرینان لە ئاسیا بوون بەشدار بوون. لە دوم ڕۆژی کۆربەندەکە چەندین بەرنامە و دانیشتنی جا ئەنجام درراون و گفتوگۆ لەسەر چەند مژار و تەوەڕێکراوە. لە پرسی دیموکراسی ڕادیکالدا چەندین ڕێکخراوی ئاسیایی هەروەها بە نوێنەرایەتی ئەکادیمی مۆدرنیتەی دموکراتیک ژنۆلۆژی کۆنگرەیستار چەندین نوێنەر ئامادە بوون و گفتوگۆی چڕ لەو بارەوە کرا. لەگەڵەوەشدا خستنە ڕووی بابەتەکان بۆ ناساندنی ئەندێشە و فەلسەفەی ڕێبەر جەلان پێشوازێکی زۆری لێکرا. توێژەکانی شاری کەرکووک لەبارەی پلانگەڕین و دەوڵەتی سەر ڕێبەر جەلانەوە دەڵێن توشکۆنانە و سەرکردانە دەکەن ئاماژ کە وای گەلەکەیانن و گۆشەگیریەک ئەنجام دەدرێت لە دژی مافەکانی مرۆڤ درێژەدانە بە شەڕ. ڕادەستی تووشا کرایەوە بۆ هەموو تاکێشی کوردەمە شۆکێکی زۆر گەورە بوو، کارەساتێکی زۆر گەورە بوو لە خەباتی ڕزگاری خوازی گەلەکەمان. بۆیە بێگومان هەموو کوردێکی بە شەرەف ئەو خەبەرەی بە هەواڵێکی زۆر دڵتەزێن و کارەساتبار پێگەیشت. بێگومان دوژمنانە گەڕێن ئەوەی کە نوخبەی سەرکردەکانە ئەو سەرکردانی کە هێمای گەلەکەیانن ئەوانە ئەیانەوێ دەست لەوانە بوەشێنن. بۆیە عەبدوڵڵا ئۆجەلان شێکە بوو لەو سەرکردانی کە لە چوارچێوەی پیلانی نێودەوڵەتیا بوو بۆ دەست بە سەرگردنی. ئەمە ئەگەر هەر پێناسەیەکی تری بۆ بکەین هەر ئەگەڕێتەوە بۆ
بۆ پێناسی کە ئەمە بە ئاشکرا و ڕاوسەوخۆ و دژی یاساکانی مافی مرۆڤە لە هەموو جیهانە چونکە ناکرێت کەسێک زیندانی بێ نەیەڵی نەپارێزەرەکەی نەکەس و کارەکەی سەردانی بکەن بۆ ئەمە ڕای ئەو هەستێکی نیشتیمانی و کوردایەتیە وەکو هەر گەلانێکی کە ئەگەر هەر سەکردەیەکیان هەبێ تێکۆشا بێ بۆ ملەتەکەیان بە فەخر و شانازیەوە کە باسیەکەن و ڕێزی دێگیرێ ئێمەش لێرەوە ڕێژ و سڵاوێکی بێپایانمان هەیە بۆ سەرۆکاپۆ بۆ ئەوانیشی کە هاوشێوەی سەرۆکاپۆ و خزمەت بەم نەتەوەیان کردووە بەبێ جیاوازیەک و بە دڵسۆزی بۆ نەتەوەکان تێکۆشاون. ئەمە خاڵی دووەمیان لە ساڵی 1999 لە کاتەوە کە ئەو پیاوەڕێزەکە گیراوە بۆ ئەمڕۆکە 25 ساڵە 25 ساڵە کە منەظەمەیەکەیە لە دنیای پێوتری منەظەمەی حقوقی ئینسان منەظەمەی حقوقی ئینسان ئێستاکێ ئەبێ شەڕم بەخۆی بکات بەخۆی بچێتەوە مناوەکەی بگۆڕێ بیکا بە کۆمپانیایەکی تیجارەت لەبەرەوەی تاکوی ئێستاکێ لە هیچ ئەعلامێک و لە هیچ دنیایەکە نەمابینی لە سوچی زیندانێکە کەسێک ئازاد بکەن ساحێب دەنگی ئازاد هەپەکە ناسنامەی گەریلایەکی ئاشکرا کردەوە کە لە بۆسەی هێزەکانی ئێراندا شەهید بووە و دەڵێت کە هاوڕێمان دژوار بە ئایدۆلۆژیای خۆی هاوڕێیەتی بەهێز بڕوای پتە و بە سەرکەوتن و ئەزمموی خۆی لە هوەری شەڕی گەریلادا بۆ جەنگاوەرێکی ئاپۆی نمونەی لە ڕاگەنراوی ناوەندی ڕاگەاندن و چاپەمەنی هەپەکەدا هاتووە هاوڕێمان دژوار ئەلباک کاتێک کە لە 26 کانونێکەمی 2023دا لە هەرێمی کۆتۆڵ لە ژموژوڵدا بووە کەوتە ناو بۆسەی هێزەکانی ئێران و شەهید بوو. هاوڕێمان دژوار لە زۆر ناوچەی وڵاتەکەوان کوردستان تێکۆشانی ئەنجام داوە و لەو خەباتەی تێدا بەشدار بووە بۆ جەنگاوەری نەبەز و کاڵنەدەری هەڵی بەرخۆدانی ئاپۆی جگە لە زمموی بردۆزی خۆی باوڕێتی بڕوای خۆڵ و شارەزای لە هوەری شەڕی گەریلادا بووە جەنگاوەرێکی ئاپۆی نمونەی سەرخۆشی لە خەڵکی وڵاتپارێزی ئەلباک و کوردستان بەگشتی بنەماڵە بنی خاکی دەکەن کە جانگاوەرێکی ئاپۆی و دژوار ئەلباک گەورە پێشکەش بە تێکۆشانی ئازادی گەلەکەی کردووە وانە سامەی ئەو شەیدەشی بەم جۆرە ئاشکرا کردووە ئەرگین دەمیر ناسرااو بە دژوار ئەلباک دەوان لەدایک بە 26 کانونێکەمی 2023 لە کۆتۆڵ شەهید بوو. لە 86مین ڕۆژی مانگرتنی زیندانان بۆ ئازادی ڕێبەرۆجەلان بەردەوامە لە درێژەی کار و چالاکیەکان بۆ ئازادی جەسی ڕێبەرۆجەلان مانگرتنی زیندانانی سیاسی لە تورکیا و باکووری کوردستان لە 86مین ڕۆژدا بەردەوامە زیندانانی سیاسی لە زیندانەکانی باکووری کوردستان و تورکیا لە چوارچێوە هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەرۆجەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد مانگرتنیان لە خواردن دەست پێکردووە چالاکیەکە لە ڕۆژی 86میندا بەردەوامە مانگرتن لە خواردن لە 27 تشرینی دوم وەک بەشێک لە هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەرۆجەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد دەستی پێکردووە و بڕیارە تاوەکو سیوێکی ئاداری ئەم ساڵ بەردەوام بێت. وادەیەکی نوێ بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دیاری دەکرێت لە کۆبوونەوەی ئەمڕۆی سەرۆکاتی هەرێمی کوردستان لەگەڵ کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق پێشنیار کراوە کە مانگی ببورن کە سەرەتای مانگی حوزەیرانی ئەم ساڵ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەڕێوەچێ سەرۆکاتی هەرێمیش پەسەندی کردووە. ئەمڕۆ سەرۆکاتی هەرێمی کوردستان لەگەڵ نەتەوەیەکگرتوەکان و کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق لەبارەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کۆبەوە و کۆمیسیۆن پێشنیازی نوێی لەبارەی وادەی هەڵبژاردننی بەڕێوەچوونی هەڵبژاردن کردووە. سەرچاوێکی ئاگاداریش لە سەرۆکاتی هەرێمی کوردستان ڕایگەاندووە کە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق پێشنیاری کردووە کە سەرەتای مانگی 6 ئەم ساڵ هەڵبژاردن بەڕێوە بچێ و سەرۆکاتی هەرێمیش پێشنیازەکەی پەسەند کردووە. تا ئێستا سەرۆکاتی هەرێمی کوردستان چەند جارێک وادەی بەڕێوەچوونی هەڵبژاردننی دیاری کردووە بەڵام بەهۆی ناکۆکی لایەنەکان لە سەر هەڵبژاردن بە تایبەتی باسنەکانی هەڵبژاردن و کورسی پێکاتەکان نەگەیشتونەتە ڕێکەوتن هەر لەو بارەیەوە یەکێتی سکاڵای تۆمار کردووە. نایب شەمۆ هاوسەرۆکی مەخەدەشە سەبارەت بە سەردانی پارێزگاری مۆسڵ بۆ شنگال و کۆبوونیان لەگەڵ پارێزگاردا دەڵێ لەبارەی ڕێکەوتنی 9 ئۆکتۆبەرەوە وەڵامی پارێزگارماندایەوە و بە ئاشکرا پێمانوتن کە
دژی ڕێکەوتنی نوێی ئۆکتۆبەرین. ودا استقرارك شنقالي تشيبا لازم اتفاقا نهي جوت مهي بني بحكومة عراقي وني حكومة بغداد وني بحكومة اربيل لازم بيك بي امش بدريج بي منبري ام جنو هذا ام رافدين وكا مجساق وسر ام بيجم بيك هاتنا تشتكي مستحيله وتجاره بيك ناي او تشبندي بيك بينا شنقالي يعني بيجن بيتا بيشنيار كرين هكا بيك بينن امي بري هكا بيتا تنفيذ كرين امي رفض كنو امي بوشيوان سكنن لان اتفاقا نهي جوت مهي نبا اربيل وبغداد دجي مصلحه ازديا دجي مصلحه شنغاليا وتجاره ناي قبول كرين وتجاره ناي بيكانين لە دوایین هەواڵیشدا بڕیارە هەفتەی داهاتوو لەسەر پێشنازی گەورەترین پارتیانگاریە لە پەرلەمانی وڵاتە دەنگ لەسەر ئەندامبوونی سوید بۆ پەیوەندیکردن بە ناتۆ بدە. بە پێواڵێکی ئاژانسی فرانس پرێس بڕیارە لە 26 شوباتدا پەرلەمانی هەنگاریە لەبارەی ئەندامبوونی سوید لە هاوپەیمانی ناتۆ کۆ ببێتەوە. بڕیارە لەو کۆبوونەوەشدا پەرلەمانی هەنگاریە دەنگ لەسەر پێشنازەکەی فێدیس گەورەترین حزبی دەسەڵاتداری هەنگاریە بدە و پێشنیاری فێدیس بۆ ئەندامبوونی سویدە لە ناتۆدا. لای خۆشیەوە زۆڵتان کۆڤاکس گوتەبێژی حکوومەتی هەنگاریە لە تۆڕی کۆمەڵایەتی ئەکس بڵاوی کردێتەوە ماتێک کۆکسیس سەرۆکی حزبی فێدیس لە پەرلەمانی پێشنیاری ئەوە دەکا کە پەرلەمانی هەنگاریە لە 26 شوباتدا دەنگی کۆتایی لەسەر پەسەندکردنی ئەندامەتی سوید لە ناتۆ بدا و بەڵێنی پشتگیری فێدسیسیش بۆ ئەو پێشنیارە دەدا. هەنگاریە دوا بەروەرسە لە بەردەم ئەندامەتی سوید لە ناتۆدا کە ستۆکهۆڵم دوای داگیرکردنی ئۆکراین لەلایەن رووسیا و لە ساڵی 2022 هەوڵیدا پەیوەندی پێبکە بەڵام هەنگاریە تاوکەسە ڕازی نەبووە سوید ببێتە ئەندام بۆی وا بڕیارە هەفتەی داهاتوو یەکلای ببێتەوە. هەر شادڕن. رابن بقرن رقص السماء